دژمنان هەمیشە تەرکیز لەسەرەوەکەن کە ئەم میلەتە ئەخلاقی نەمێنێت. هەمیشە دژمنان بە ملیار دینار پارە سەرفەکەن و دۆلار سەرفەکەن کە ئەم میلەتە بەڕاستی خاوەنی ڕەوشتی بەرز نەبێ. ئەوەی کەوا ناو خۆیانە هەیە لە هاوڕەگەزبازی، لە زینا، لە فاحیشە، لە قومار، لە عەرە خواردنەوە، لە دژمنایەتی بەڕاستی بێنە ناو موسڵمە ئیسلامیشەوە، کۆمەڵگای ئیسلامیشەوە، کۆمەڵگای ئیسلامی پێوێرانکەن. بەڵام لە هەمووی خراپتر، ترسناکتر ئەوەیە کە بانگەشە بۆ فەسادی ئەخلاقی بکەیت، بۆ هاوڕەگەزخوازی بکەیت، بۆ تێکدانی شیرازەی خێزان بکەیت، بۆ بەرەڵابوونی گەنجانمان بکەیت. لە هەمووشی ترسناکتر ئەوەیە کەوا کەسانێک کە لەم وڵاتە بانگەشە بۆ ئەمەیەکە لەگەڵەوە خەڵکی شارەکە یا خێزانەکەی پشتگیری بێت. ئەمە زۆر ترسناکە. یەکێک لەو ئافرەتانەی کەوا ئاماژە بە ئەوەیەکە کەڵێ من 1 ملیۆن دۆلارم لە ئەمریکا وەرگرتووە. 1 ملیۆن دۆلار، ناوەکەی نابم، ناوەکەی لە هەموو تۆڕە کۆمەڵاتەکانە هەیە. 1 ملیۆن دۆلارم وەردە بوو ئەوەی کەوا من هاوڕەگەزخوازی لە کوردستانە بڵاوکەمەوە. جا ئەبێ ئاگادار بن کە ئەمانە بەکرێگیراون. هاندانی کچان دش بە خێزانی دایک و باوک، دش بەوەی کەوا ڕێز لە باوک و دایکی خۆیان نەگرن. ئەبێ زۆر ئاگادار بن. ئەها ئەم گورگانە لە پێستی مەڕا لە کۆمەڵگای من و توا چیەکەن؟ کچەکانمان لێڵەگرنەوە، ژنەکانمان لێڵەگرنەوە، خێزانەکانمان تێکەدەن بە پارەی ئەمریکا، بە پارەی بەریتانیا، بە پارەی ماسۆنەتی عالەم. خۆیان ئەم قسەیەکەن. لەگەڵەوەشە براکانیان کە بە حساب نووسەرن کە خۆشانە مولعید و بێدینن سەیرەکەی ئەڵێن ئەم خوشکی ئەمە قسەیە جوانی کرد، قسەی باشی کردووە. ئەمە بێحەیایی و بێشەرمیە، ئەمە بێحورمەتیە بەرامبەر بە ئەم میلەتە، بەرامبەر بە ئەم گەلە. بێحەیایی باوە ئەمڕۆ قوڕ بەسەر داکە حەیا، گەندەڵان سەربەرز و شادە خۆی بشارێتۆ چییە؟ گوڵ ئەگەر ئەقڵی ببێ قەسەر لە خاکە دەرناکە، چونکە ڕۆژی درک و داڵە گەرمی بازاری یا با لە هەورە سەرنگون بن مان یا ڕۆژی جوان. شەمشەمە کوێرە ئەڵێ من نامەوێ شوعلەی ضیا. ئەو شەوقە جوانێک کە خۆرپێیەتی شەمشەمە کوێرە ڕقی لێتی. ئەوەی کە ئیسلام هێناوێتی ئەم میلەتەی فێری ئەخلاق و ڕەوشی بەرز و ڕەوشی جوان کردووە، ئەوان چاویان بەوا هەڵنایە. ئەوان ئەیانەوێ خەڵکی بەرەو بەد ئەخلاقی بڕوا. بۆیە ئەبێت زۆر ئاگادار بین. و دەسەڵات لایانی بەرپرسی ئەم وڵاتە ئەم کەسانە بێ سووک و ڕسوا و نابودکە. لە وڵاتانە هاوڕەگەزخوازان لێیان ئەدرێت، تێیان هەڵەدرێت، ڕسوان ناوەرن بگەڕێن. بەڵام لە کوردستانە بانگەشەی ئازادیان بۆ بکرێمە خەتەرناکە و ترسناکە.